سوپای عێراق لە ئیمام موسای کازمەوە بۆ حەشدی شعبی. 103 ساڵە سوپای عێراقی سەردەمی مۆدێرن چەندین جەنگ و سەختی و نشێوی بەخۆ بینیوە و گۆڕانکاری گەورە بەسەری داهاتووە. لە یەکەم فەوجەوە کە 103 ساڵ لەمەوبەر ناوی ئیمام موسای کازمی هەڵگرتە بوو تا خۆناغی ئێستای کە تێیدا سوپای عێراق لە پلەی 45 هەمینی جیهانە. سوپای عێراق لە سەرەتای دامەزراندنی لە سەردەمی مەلیک فەیسەڵی یەکەمەوە ڕۆڵی بەرچاوی لە ڕووداوە ناوخۆییەکان بینیوە. چ لە شەڕی ساڵی 1940 دژی هێزەکانی بەریتانیا کە عێراقیان کۆنتڕۆڵ کردبوو، واتە لە کاتی جەنگی دووەمی جیهانی یان لە کودەتا سەربازیەکاندا کە ڕژێم و حکومەتە یەک لە دوای یەکەکانی ڕوخاندووە. بە گوێرەی ماڵپەڕی گلۆبال فایر پاوەر کە تایبەتمەندە بە چاودێریکردنی توانە سەربازیەکانی وڵاتان و بە پێی پلەبەندی ساڵی 2023 عێراق لە پلەی 45 هەمینی سوپاکانی جیهاندایە. لە کاتێکدا ئێران پلەی 17، تورکیا پلەی 11، سووریا پلەی 64، ئوردن پلەی 81، کوێیت پلەی 78 و سعودیا لە پلەی 22دایە لە کۆی 145 وڵات. هێز و تۆکمەی و پلەی ئێستای سوپای عێراق زۆر دوورە لەگەڵ سەردەمی شەڕی سەدام حوسێن دژی ئێران کە لە ساڵی 1988 کۆتایی هات. لەو سەردەمەدا عێراق وەک چوارەم گەورەترین سوپای جیهان پۆلێن کرا کە ژمارەیان 1 ملیۆن سەرباز بوو. شارەزایان دەڵێن لە نێوان کۆتاییەکانی هەفتاکان و ناوەڕاستی هەشتاکانی سەدەی ڕابردوودا سوپای عێراق گۆڕانکاریەکی قۆڵی لە ڕووی قەبارە و پێکهاتە و چەک و جبەخانەکانیەوە بەخۆوە بینیوە. لە نێوان ساڵانی 1970 تا هاوینی 1990 کەمێک پێش لەشکرکێشی بۆ سەر کوێیت، سەدام حوسێن قەبارەی ئەو هێزەی لە 180,000ەوە بۆ 900,000 زیاد کرد. لەو کاتەدا لە 175 عێراقیەکان لە نێوان تەمەنی 18 بۆ 34 ساڵدا بوون. ژمارەی تانکەکانی لە 2700 تانکەوە بۆ 5700 تانک زیاد کرد و تۆپ هاوێژەکانیشی لە 2300 بۆ 3700 زیاد کرد. بە گوێرەی ماڵپەری فیدراسیۆنی زانایانی ئەمریکی، گۆڕانکاریەکە بە شێوەیەکی نائاسایی زۆر گەورە و خێرا بوو. عێراق هەوڵەکانی بۆ دووبارە بانکردنەوەی سەربازەکان بە شێوەیەکی بەرچاو لە کاتی شەڕی عێراق و ئێران فراوانتر کردهبوو. دوای ئەوەی لە مانگی ئەیلولی ساڵی 1970 شەڕەکە چووە ناو ساڵی هەشتەمیەوە، عێراق بوو بە گەورەترین بازاری چەک لە جیهاندا. جگە لە کڕینی لە یەکێتی سۆڤێت و فەڕەنسا، عێراق هەوڵی کڕینی چەکی لە وڵاتانی وەک چین، ئەڵمانیا، ئیتالیا، بەرازیل، پۆڵەندا، چیکۆسلۆڤاکیا، میسر و وڵاتانی دیکە دەدا. دەستگای کۆنتڕۆڵکردن و داماڵینی چەک لە ئەمریکا لە ساڵی 1970 مەزەندەی کرد کە عێراق تەنها لە نێوان ساڵانی 1970 تا 1985 بە بەهای 24 ملیار دۆلار چەکی کڕیوە. بەڵام هەموو ئەو توانە سەربازیانە نزیک بوون لە بێسوود بوون. دوای ئەوەی سەدام حوسێن دەستی بە سەرکێشی بێمانە کرد بە داگیرکردنی کوێت لە ساڵی 1990 و دواتر بووە هۆی لە ناوچوونی بەشێکی زۆری سوپای عێراق. بەپێی خەمڵاندنە سەربازیەکانی ئەمریکا، نزیکەی نیوەی تانک و زرێپۆشەکانی عێراق لە هێرشی هاوپەیمانان بۆ سەر عێراق لە جەنگی گەردەلوولی بیاباندا لە ناوچوون کە هێزەکانی عێراقی لە کوێت دەرکرد و بەشێک لە خاکەکەی لە چەند ناوچەیەکی سنووری لەدەستدا. سوپای ماندووبووی عێراق لە ساڵی 2003دا جارێکی تر بە تونترین شێوە زیانی بەرکەوت کاتێک ئەمریکا و بەریتانیا سەرکردایەتی لەشکرکێشیەکی زەمینی و ئاسمانی و دەریاییان کرد. بە کۆنتڕۆڵکردنی بەغدا و ڕووخانی ڕژێمی سەدام حوسێن کۆتایی هات. جگە لەو زیانە قورسانەی کە لەلایەن هێزە هێرشبەرەکانەوە بەسەری داهات، وەرچەرخانێکی گەورە لە سوپای عێراقدا هاتە ئاراوە. ئەویش بە بڕیاری پۆڵ بریمەر، حاکمی مەدەنی ئەمریکا، بۆ هەڵوەشاندنەوەی هێزە چەکدارەکان و هەموو خزمەتگوزاری ئەمنیەکان. دوای ئەوە سوپاکە پێگێنرایەوە و مەشقی پێکرا و چەکدار کرا بە پێی ستاندارد و بنەمانوێیەکان. مێژووی سوپای عێراق هەڵدگری پارادۆکسێکی سەرنجڕاکێشە. بەو پێی ئەو سوپایەی کە لەلایەن بریمەرەوە هەڵوەشایەوە پێشتر لەلایەن کۆمیسیاری بەریتانیا پێرسیکۆکسەوە دامەزرا بوو. دوای سەرهەڵدانی ڕاپەڕینی عێراقی ساڵی 1921 دژی داگیرکاری بەریتانیا، لە دوای دووبارە دروستکردنەوە و پڕچەکردنی سوپای عێراق لەلایەن ئەمریکیەکانەوە، جارێکی تر سوپای نوێی عێراق ڕوبەڕووی شکستی گەورە بوویەوە. لە ساڵی 2014 میلیشیاکانی داعش لە مووسڵ، تکریت، ئەنبار و ڕۆژاوای عێراق بەگشتی پێگەکانی سوپایان داگیر کرد. سەرڕایبوونی بنکە سەربازیە گەورەکان کە گوایە لە دەیان هەزار سەرباز و چەکی ئاڵۆس پێکهاتە بوون کە زۆربەیان لە چوارچێوەی ڕێکەوتنەکانی هاوکاری لەگەڵ ئەمریکا پێیاندرا بوو. زۆرێک لە چاودێران هاوڕان لەسەر ئەوەی کە بانگەوازی جیهاد لەلایەن عەلی سیستانی پیاوی ئاینی باڵای شیعەکانەوە بۆ ئەوەی چەک هەڵبگیرێت و
پەیوەندی بە هێزە چەکدارەکانەوە بکرێت بۆ ئەوەی ناوچەی زیاتر نەکەوێتە دەستی داعش، یارمەتی دەربووە لە ڕزگارکردنی سوپای عێراق لە داڕمانی تەواوەتی. ئەو بانگەوازە بە شێوەیەکی کاریگەر ڕێگەی خۆشکرد بۆ دامەزراندنی هێزەکانی حەشدی شەعبی کە لە ساڵی 2016ەوە بە فەرمی خراونەتە ناو هێزە چەکدارە ئاساییەکانی عێراقەوە و تا ئێستاش لە شوێنی خۆیانن و وەک سێبەری سوپای عێراق سەیر دەکرێن.